گەرم و گەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پەیامی کۆمەڵێک لەلایەنگەران و هەڵسوڕەوانی کۆمەڵە لە کرماشانەوە، بەڕێوەچوونی ڕێوڕەسمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە شاری بانا، بەیاننامەی خوێندکارانی زانکۆی ڕازی کرماشان دژ بە لە سێدارەدانی دەست بەسەرکراوان لە ئێران، کوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر قوتابیان بە مەبەستی بەشداریان لە ڕێپێوانی 22 ڕێبەندان و بەردەوامی سەرکوتی پزیشکان و کادری دەرمان لە ئێران. پەیامی کۆمەڵێک لەلایەنگەران و هەڵسوڕەوانی کۆمەڵە لە کرماشانەوە. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لەلایەنگەران و هەڵسوڕەوانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ساڵیادی عەلەنیبوونی خەباتی پڕ لە شانازی کۆمەڵەیان پیرۆز کرد. بەپێی راپۆرتی گەیشتوو لە پەیامەکەدا ئاماژە بەوە کراوە کە لە 26 ڕێبەندان ڕۆژی ڕاگەیاندنی خەباتی عەلەنی کۆمەڵە و هەروەها ساڵڕۆژی گیانبەخکردنی هاوڕێ محەممەد حوسێن کەریمیە. هەروەها ئەو ڕۆژە بیرخستنەوەی میژوویەکی پڕ لە خەباتی کۆمەڵگا دژ بە دوو ڕژیمی ستەمکاری ئێرانە. هاوکات جەخ لەسەر ئەوە کراوەتەوە کە پاش شۆڕشی 1357 هەتاوی کۆمەڵە بووە بە یەکێک لە هێزە چەپە گرنگ و کاریگەریەکان لە کوردستان و ئێران کە لە خەباتی کرێکاران و خەڵکی زەحمەتکێشی کوردستاندا بەردەوام بووە. لە درێژەی پەیامەکەدا دۆستان و لایەنگەرانی کۆمەڵە وێڕای پەیمان نوێکردنەوە لەگەڵ هەموو گیانبەخکردووانی ڕێگای ئازادی و سۆسیالیسم ڕۆژی 26 ڕێبەندان لە هەموو بنەماڵەی گیانبەخکردووان، بەندکراوانی سیاسی، کادر، ئەندامان و پێشمەرگەکانی کۆمەڵە پیرۆز کرد. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە شاری بانە. ڕۆژی دووشەممە 20 ڕێبەندانی 1404 هەتاوی کۆمەڵێک لەلایەنگەران و دۆستانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە مەبەستی ڕێزگرتن لە ساڵیادی عەلەنیبوونی خەباتی کۆمەڵە مەراسمێکیان بەڕێوە برد. بەپێی هەواڵی گەیشتوو لە مەراسمەکەدا سەرەتا سرودی ئەنتەرناسیۆناڵ خوێندرا و پاش خولەکێک بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی هەموو گیانبەخکردووانی ڕێگای ئازادی و سۆسیالیسم یەکێک لە هاوڕێیان وتاریکی سەبارەت بە مێژوو پێویستی پێکهاتن و خەباتی کۆمەڵە، بەرابەری و یەکسانی ژن و پیاو لە کۆمەلگا، پێداگری لەسەر مافی کرێکاران و زەحمەتکێشان و ڕاپەڕینی جەماوەری خەڵکی تێکۆشەل لە ئێران و کوردستانی ئاراستەی بەشداربووانی مەراسمەکە کرد. پاشان سەبارەت بە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران و کوردستان چەندین بابەت لەلایەن هاوڕێیانەوە پێشکەش کرا و بە توندی دژ بە فریوکاریەکانی سیستەمی سەرمایەداری ئیمپریالیسم هەڵوێستیان دەربڕی. هەروەها لە کۆتاییدا جەخ لەسەر یەکگرتووی چینی کرێکار و خەڵکی کوردستان دژ بە هێرشی دڕندانەی دەوڵەتانی ناوچە کرا و مەراسمەکە پاش دوو کاتژمێر لە جەوێکی گەرم و ڕەفیقانەدا کۆتایی پێهات. ئێدانەی کوشتنی دانیال دیانی لەلایەن خوێندکارانی حقوق لە زانکۆی کرماشان. ڕۆژی ڕابردوو خوێندکارانی حقوق لە زانکۆی کرماشان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک بە توندی ئێدانەی کوژرانی دانیال دیانی خوێندکاری ئەو زانکۆیانە کرد. بەپێی هەواڵی گەیشتوو لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە گیانبەخکردنی دانیال دیانی خوێندکاری حقوق لە زانکۆی ڕازی کرماشان بە تەقەی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی نمونەی ئاشکرای جەنایەت و پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لەلایەن ڕژیمەوەیە و پێویستە کۆماری ئیسلامی سەبارەت بەم کردەوەیە وەڵامدەرەوە بێت. هەروەها لە درێژەی بەیاننامەکەدا جەخ لەسەر ئەوە کراوەتەوە کە سەرەڕای هەموو گوشارەکانی هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی تا کاتی سزادانی تاوانباران و هەڵوەشاندنەوەی سیستەمی سەرکوت درێژە بە خەبات و تێکۆشانیان ئەدەن. بەیاننامەی خوێندکارانی زانکۆی ڕازی کرماشان دژ بە لە سێدارەدانی دەست بەسەرکراوان لە ئێران. ڕۆژی ڕابردوو خوێندکارانی زانکۆی ڕازی لە کرماشان
سەبارەت بە سەپاندنی سێدارە بەسەر دەست بەسەرکراوانی ناڕەزایەتیەکانی مانگی ڕابردوو و هەروەها گوشاری ئەمنی بۆ سەر بنەماڵەکانیان بەیاننامەیەکیان بڵاو کردەوە. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە سەرکوتی دڕندانەی ناڕازیان لە ئێران و کوردستان و هەروەها ڕووداوەڵ دڵتەزێنەکانی دیکە کە دشت بە خەڵکی ناڕازی لە مانگی ڕابردووی ڕوویداوە هەموو هیمای ناڕەوابوونی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ئێرانە و خوازیاری ئازادی دەستبەجێ هەموو بەندکراوانی ڕەوتی ناڕەسایەتیەکانی مانگی بفرەنباری ئەمساڵ، هەڵوەشاندنەوەی حکمی سێدارەی دەست بەسەرکراوان و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر بنەماڵەی بەندکراوان و سەرجەمچینی ستەملێکراوی کۆمەڵگا بوون. دەست بەسەرکرانی دوو هاوڵاتی لە شارەکانی بۆکان و میاندووە. ڕۆژی دووشەممە 20 ڕێبەندانی 1404 هەتاوی دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی بۆکان و میاندووە و لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراون. بەپێی دوایین زانیاریەکان ئەو دوو شارومەندە بە ناوەکانی عەبدوڵڵا عەبدوڵڵاهی خەڵکی گوندی گوگجەلی سەربەشاری بۆکان و ئەنوەر چوپانی تەمەن 36 ساڵ و خەڵکی گوندی خانکەندی سەربەشارستانی میاندووە و لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. شایانی باسە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگرتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لە بەردەستانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراون. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیکی خەڵکی شاری کرماشان. بەپێی راپۆرتەکان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 1 مانگ لە دەست بەسەرکرانی هاوڵاتیکی خەڵکی شاری کرماشان هێشتا سەبارەت بۆ تۆمەتانەی خراوەتە پاڵی زانیاریەک لە بەردەستانیە. بەپێی هەواڵی گەیشت و ئەو شارومەندە بە ناوی بەهمەن نادری کە پێشووتر لە بزوتنەوەی ژیان ئازادیدا لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان بەدانانی بارمتە بە شێوەیەکی کاتی ئازاد کرابوو. ڕێکەوتی 28 بەفرانباری ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئیتلاعاتی سپای ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەو چالاکوانە لە ژێر توندترین ئەشکەنجەکانی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمدایە و دۆخی تەندروستی ناجێگیرە. گوشاری ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر قوتابیان بە مەبەستی بەشداریان لە ڕێپێوانی 22 ڕێبەندان. بەپێی دوایین زانیاریەکان ڕژیمی کۆماری ئیسلامی کە لە ناوچەکەدا بە تەواوی پەراوێزخراوە هەوڵی داوە بە ناچارکردنی قوتابیان و خوێندکاران بە بەشداریان لەو ڕێپێوانە ڕەوابوونی خۆی نیشانی جیهان بدات. سەرچاوەکانی هەواڵ باس لەوە دەکەن کە قوتابیان و خوێندکاران لە زۆربەی ناوەندە پەروەردەیەکانی ئێران لەلایەن هێزە ئەمنیەکان و حراسەتی ڕژیمەوە هەڕەشەیان لێکراوە کە ئەگەر بەشداری لە ڕێپێوانی 22 ڕێبەندان نەکەن لەلایەن حکوومەتەوە پشتیوانیان لێوە ناکرێت و تەنانەت ئەم وەرزەی خوێندنیان لێ تێک دەدەن. ئەمە لە کاتێکدایە کە ڕژیم بە مەبەستی نیشاندانی پشتیوانی خەڵک لە کۆماری ئیسلامی وێنەکانی ساڵانی ڕابردووی ڕێپێوانەکانی لە ماڵپەڕی فەرمیەکانی داناوە و تەنانەت چەندین بەرپرسی میدیایی بەهۆی بڵاوکردنەوەی چەندین پەیامی دژ بە ڕژیم لەسەر کارەکانیان دەرکردووە. بەردەوامی سەرکوتی پزیشکان و کادری دەرمان لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی سەرەڕای هەموو ناڕەزایەتیەکانی ڕێکخراوەکان و چالاکانی مافی مرۆڤ دژ بە سەرکوت و دەست بەسەرکرانی پزیشکان و کادری دەرمان هێشتا بەردەوامە لە جەنایەتەکانی. بەپێی دوایین هەواڵەکان کۆمەڵێک لە پزیشکان و کادری دەرمانی نەخۆشخانەی متتەهێری لە شارستانی گۆنبەدکاوس سەر بە پارێزگای گوڵستان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە یان دەست بەسەر کراون یان لەسەر کارەکانیان دەرکراون. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ کۆمەڵێکی زۆر لە کادری دەرمانی ئەو نەخۆشخانەیە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتی ڕژیمەوە بانگهێشت و سەرەڕای لێپرسینەوە هەڕەشەیان لێکراوە کە لە ئەگەری ڕادەست نەکردنی بریندارانی ناڕەزایەتیەکانی مانگی بەفرانبار ڕوبەڕۆی حکمی قورسی قەزایی دەبنەوە. مانگرتنی بێفەر لالەزاری لە خواردن. بەپێی راپۆرتی گەیشت و بێفەر لالەزاری بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین دژ بە سەرکوتی دڕندانەی ناڕازیان لە ئێران
مانی لە خواردن گرتووە. بە پێی دوایین هەواڵەکان ئەو بەندکراوە لە ڕۆژی 22 ڕێبەندان و هاوکات لەگەڵ ساڵیادی بەدەسەڵات گەیشتنی ڕژیمی کۆماری ئیسلامی مانگرتنەکەی دەست پێ کردووە و بە بڵاوکردنەوەی فایلێکی دەنگی وێڕای ئاماژە بە شێوەی دەست بەسەرکران و کوشاری هێزە ئەمنیەکان بۆ سەرخۆی و بنەماڵەکەی جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە ببورن کە کاتی ئەوە هاتووە ڕژیمی کۆماری ئیسلامی پاش 47 ساڵ سەرکوتی دڕندانەی ناڕازیان وەڵامدەرەوەی جەنایەتەکانی بێت. دوا هەواڵمان سەبارەتە بە بەرزبوونەوەی ڕێژەی پێدانی ڤیزای مرۆڤدۆستانەی فەڕەنسا بە پەنابەرانی ئێرانی. ڕۆژی چوارشەممە 22 ڕێبەندان ژان نۆئێل بارۆ وەزیری دەرەوەی فەڕەنسا لە دانیشتنیکی ڕۆژنامەوانیدا ئاماژەی بە بەرزبوونەوەی ئاستی پێدانی ڤێزای مرۆڤدۆستانە بە زیان لێکۆتوانی ناڕزایەتیەکان کرد. بە پێی راپۆرتەکان ناوبراو لە کۆبوونەوەکەدا جەختی لەسەر ئەوە کردووەتەوە کە لە مانگانی ڕابردوودا حکوومەتی فەڕەنسا پشتیوانیەکانی لە خەڵکی ئێران و هەروەها زیان لێکۆتوانی ناڕزایەتیەکان زۆرتر دەکاتەوە و یەکەم هەنگاوی پشتیوانیەکانی بەرزکردنەوەی ئاستی پێدانی ڤیزای مرۆڤدۆستانە بە بەشداربووانی ناڕزایەتیەکان و هەروەها ئەو کەسانەیە کە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە مەترسیان لەسرە. ئەمە لە کاتێکدایە کە لە مانگانی ڕابردوودا کۆمەڵێک لە وڵاتانی ئوروپا لەوانە دەوڵەتی ئاڵمان پێدانی هەر چەشنە ڤیزای مرۆڤدۆستانە بە هاوڵاتیانی ئێرانی ڕاگرت و تەنانەت کۆمەڵێکی زۆر لە پەنابەران دیپۆرت کراونەتەوە. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.